بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على نبينا محمد المصطفى وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه مسلمانانی عزیز سلام و رحمت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لەژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە هەڵبەت لە دوو ئەڵقەی ڕابردوو باسمان لەوە کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بزە و پێکەنین و خەندەیە خستە سەر ڕوو و ڕوخسار و کەسانی بەرامبەر و دەوروبەری خۆی بە هەمان شێوەش لە کاتی ناخۆشیەکانە بەشدار بوو بە فرمێسک پێغەمبەری خوا ئەگریا لە چەند شوێنێکە گریاوە کە ئاماژەمان پێکرد لە ئەڵقەکانی ڕابردوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سێ شوێن گریاوە یەکێک لەو شوێنانە کاتێک کە ئازیزانێکی لەدەستداوە خۆشەویستانێکی لەدەستداوە لە ئەڵقەی ڕابردوو باسمان لەوە کرد ساڵێک لە تەمەنی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم لە مێژوو سیرەتی بە ناوی عام الحزن بەناوبانگە واتە ساڵی ماتەمێنی چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو لە ئازیزان و پشتیوانی هەرە بەهێزی خۆی لەدەستیدان ئەویشیان یەکیان ئەبوو تاڵیبی مامیە کە لە ئەڵقەی ڕابردوو ئاماژەمان پێدا دووەمیشیان هێشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرگی پرسە و خەم و دڵتەنگی لە دەستدانی مامەی لەبیر نەکرد بوو کەچی بۆ جارێکی تر ئازیزێکی تری لەدەستدا ئەویشیان خات و خەدیجەی خێزانیەتی لە دەستدانی خات و خەدیجەی خێزانیش هەر لەو ساڵی عام الحزن بوو بەڕاستی کۆسێکی گەورە بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە خات و خەدیجە تەنها هاوسەرێک و خێزانێک نەبوو بەس تەنها هاوبەشی ژیانی هاوبەشی تەمەنی پێغەمبەری خوا نەبوو بەس خوا لێ ڕازی بێ بەڵکو پشتیوانی مادی و معنەوی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم خات و خەدیجە هەموو ماڵی خۆی هەموو توانای خۆی خستەگەر بۆ پاڵپشتن و سەرخستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ پاڵپشتی و سەرخستنی ئەو ئاینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین خێزان و هاوسەر و هاوژینی پێغەمبەری خوا بوو سەلامی خوا لەسەر بێ لە مانگی ڕەمەزانی ساڵی دێمی پێغەمبەرایەتیە وەفاتی کرد مانگی ڕەمەزانی ساڵی دێمی پێغەمبەرایەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم وەفاتی کرد لە 65 ساڵی لە تەمەنی 65 ساڵی وەفاتی کردووە بەهێزترین یان بەنێوبانگترین ئەو ڕایەی کە هەیە لە نێو ئەهلی سیرەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتەدا تەمەنەکەی بریتی بوو لە 50 ساڵی لە تەمەنی 50 ساڵی بوو کە خات و خەدیجە لەدەستدات پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ کاتێک خات و خەدیجە لەدەستدا زۆر عاجز و خەفەتبارە بێ زۆر دڵتەنگە بێ چونکە باشترین هاوژینی خۆی لەدەستدا کە ئارامگرە دڵسۆزە بۆی پشتیوانی ژیانێتی هەموو نەفس و نەفیسی خۆی لە پێناو ئاینەکەی پێغەمبەری خوا و پێغەمبەری خوا دانا سەلامی خوا لەسەر بێ بۆیە نە پێنووس ئەتوانێت پێناسەی بکاو نە هیچ زمانێ ئەتوانێت حەق بە ڕێز و حرمەت و کاریگەری ئەو ئافرەتە مەزنە بداتن ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هەر خۆی ئەفەرمێ کەمولە من الرجال كثير لەنێو پیاوان پیاوی خامڵ و گەورە و ناودارمان زۆرە بەڵام من النساء لە ئافرەتان بە پەنجەی دەست ئەژمێرن لە مێژووی مرۆڤایەتی کە بەڕاستی لە ڕووی ئاینیەوە لە ڕووی پاڵپشتی پێغەمبەرانەوە سەلامی خوان لەسەر بێ ڕۆڵی بەرچاویان بینیوە جا پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ ئەوانە بریتن ئیلا ئاسیە امرأة فرعون ئاسیەی خێزانی فرعون کە خێزانی گەورەترین تاغوت بوو بەڵام ئافرەتێکی ئیماندار بوو یەکێکە لە ئافرەتە بنێوبانگەکان لە ئافرەتانی بەهەشت
ومريم بنت عمران ومريم كتشي عمرانش وخديجة كتشي خويليدش كخزاني بيغمبري خواه صلى الله عليه وسلم وهروها خاتو عائشة خزاني بيغمبري خواه سلامي خواه لسربه كلا وصف أفرمي فضل عائشة على النساء كفضل الثريد على سائر الطعام فضل قوري خاتو عائشة بسر آفرتاني تروكو ثريد لني خواردنەکانە چەندە فەزن و ناوبانگی هەیە کە لە پێشی تری خواردنەکانی ترە ئاوایە واتە خاتو عائشە خوا لێ ڕازی بێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین شوێن ئەوەی تەئکید کردوتەوە کە هیچ کامێک لە ئافرەتانی خۆ و خێزان و هاوژینەکانی خۆشی نەیانتوانی شان لە شانی خاتو خەدیجە بدەن بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نە لە پێشی خاتو خەدیجە هیچ هاوسەرگیریەکی کردو و خێزانێکی تری هەبووە و نە حتا لە ژیانیشدا بۆ هیچ خێزانێکی تری هێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا وەفات ئەکە ئینجا لە دوای وەفاتی خاتو خەدیجە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ خێزانەکانی ترایێنێ خاتو عائشە خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ لم يتزوج النبي صلى الله عليه وسلم على خديجة حتى ماتت پیغمبری خوا سلامی خوا لەسەر بێ هیچ هاوسەرێکی تری بەسەر خاتو خەدیجە نەیەناو تا وەفاتی کردووە ئەنەسیش ئەگەڕێتەوە خوا لێ ڕازی بێ کە پێغمبەری خوا صلى الله عليه وسلم باسی ئەوەی کردووە کە لە زمنی نساء العالمین ئافرەتانی جیهانی ئەوانەی کە بەنێوبانگ و ناودارن یەکیان خاتو خەدیجە کچی خۆیلیدە لە دوای مەریەمە خاتون و ئیبن عەباسیش خوا لێیان ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرموویەتی سيدات نساء أهل الجنة بعد مريم بنت عمران فاطمة وخديجة وآسية امرأة فرعون قور آفرتاني أهل بهشت لدواي مريم كتشي عمران فاطمة وخديجة وآسي خزاني فرعون كواتا خاتو خديجة يكك لآفرة الناودار كان لقور آفرتاني نيو بهشت كديارترين آفرتي نيو بهشت هروها پیغمبری خوا صلی الله علیه وسلم خۆشەویستێکی تر و ئازیزێکی تریش لەدەست ئەدا ئەویشیان ڕوقیەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەوەی کە پێغەمبەری خوا لەگەڵ هاوڵانیان خوا لێیان ڕازی بێت لە مەکە کۆچ ئەکەن بۆ مەدینە چەند ڕۆژێک ئەڕوا دوای ئەوەی کە غەزوەی بەدر ڕوو ئەدا کە خوای پەروەردگار سەرکەوتنێکی مەزنی بەخشی بە مسلمانان هاوڵان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو سەرکەوتنە خۆشە گەڕانەوە بە دڵخۆشیەوە گەڕانەوە بۆ مەدینە کاتێک کە پێغەمبەری خوا گەڕێتەوە سەلامی خوا لەسەر بێ بۆ مەدینە کە لەو پەڕی خۆشحاڵی و بەختەوەریدایە سەرکەوتنی مەزنی بەدەستهێناوە خدا ڕێز و حرمەتی لێناوە لەو کاتە کە کاتێک کە چوو بوو بۆ بەدر عوسمانی کوڕی عەفان خوا لێ ڕازی بێ کردوتە جێنشینی خۆی لە مەدینە بەجێی هێشتووە لە شوێنی خۆیە چونکە خێزانەکەی ڕوقیەی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر نەخۆش بووە بۆیە هەم عوسمانی وەکو خوا لێ ڕازی بێ وەکو سەرپەرشکاری مەدینە لە شوێنی خۆی هێشتۆتەوە و هەمیش لەبەرەوەی کە خێزانیشی نەخۆشە بەشداری نەکردووە لە جەنگی بەدرە کاتێک پێغەمبەری خوا گەڕێتەوە لە غەزوەی بەدرە ئەزانێکەوە ڕوقیە خاتوونی کچی وەفاتی کردووە تەنانەت نێژراویشە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم إنا لله وإنا إليه راجعون أفرميو وداوي أجر پاداش دای خوای پروردگار أكاو آرام أجريو رضا مندي خوي بقضاء وقدري خوا رأجينه لولا وأشي بجدار بلقال مسلمانان لو خوشي سركوتنا ناچه پیغمبری خوا صلی الله علیه وسلم بهوی لدزدانی کچکی بەختەوەری و خۆشحاڵی مسلمانان لێیان تێک بدە دڵیان ناخۆش بکە بەڵکو و ڕەزامەندی خۆی دەرەبڕێ بە قەزا و قەدەری خوای پەروەردگار و بەشدار ئەبێ لەگەڵ مسلمانانە چونکە پێغەمبەری خوا میهرەبانتر بوو لە میهرەبانی ئامادە نەبوو خۆشی و خۆشحاڵی لە مسلمانان تێک بدە ڕازی بوو بە قەزا و قەدەری خوای پەروەردگار نەیفەرموو ئەبێ تازە کچی من مردووە سێ ڕۆژ ئەبێ پرسە ڕابگەندرێ لە سەرتاسەری وڵاتە نا پێغەمبەری خوا وای نەکرد بەڵکو تازەکەی هەر بۆ خۆی هێشتەوە
وفات و ماڵئاوایی لە ژیان یەکێکی ترە لە ئازیزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کچێکی تریشی دیسان وفات ئەکا ئەویشیان کەلثومە کەلثوم کچی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کاتێککە ڕوقیە خوای لێ ڕازی بێ وفات ئەکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکی تر عوثمان ئەکاتەوە بە زاوای خۆی کچی پێشتری ڕوقیە هەر خێزانی عوثمان بوو کە ڕوقیە وفات ئەکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەلثومی پێ ئەبەخشێ بۆیە عوثمان پێی ئەڵێن ذوالنوڕەین مەشهورە بەنێوبانگە بە ذی النوڕەین چونکە دوو کچی پێغەمبەری خوای لێلا بوو دوو جار بوو بە زاوای پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ لە مانگی شەعبانی ساڵی نۆیەمی کۆچیە کەلثومی خێزانی عوثمان و کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەست ئەکا کەوا گەڕانەوەی بۆ خوا بۆ لای خوا نزیک بووەتەوە نەخۆشیەک تووشی نەخۆشیەک بووە کەوتە نێو جێگا ئازاری زۆرە نەخۆشیێک تەنگی پێڵچنیوە ڕۆژێک بەیانیەک لە بەیانیان گوێبیستی بانگی بیلالە بێ ئەزانێ کە بیلال بانگەدا هەموویان ئەصحاب و یاران و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرەو مزگەوتەکەی پێغەمبەری خوا کەونە ڕێ بۆ ئەداکردنی نوێژی بەیانیە کەلثومیش لە نێو جێگا کەوتووە و لاشەیەکی گران و قرسی هەیە ژانی زۆری هەیە توانەی ئەوەی نیە هەڵسێتەوە بەجەستە ناتوانێ هیچ بکە بەڵام زمانی تەڕە بە زیکری خوا وەڵامی بانگەکەی بیلالە داتەوە خەریکی زیکری خوایە و عیبادەتکردنە عەیاش ئەچێتە سەردانی ئەو کاتە سەری لێ ئەدا ئەبینی ئەوە لە دوا ساتەکانی ژیانیە بۆیە هەواڵ ئەنێرێ بۆ پیاوان لە مزگەوتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم خێرا وەرن خاتو کەلثومی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەرە مەرگایە عوسمان بە خێرایی ئەگەڕێتەوە بە ماڵەکەی هاوسەری ئەبینێکەوە کەلثومی خێزانی لە سەکەراتی مەوت و دوا ساتەکانی ژیاندایە بۆیە دەستەکا بە گریان چونکە ئەزانێەوە بۆ دوا هەمین جارە پەیوەندی ئەپچڕێ لەگەڵ پێغەمبەری خوا لە ڕێی زاوە و خەزورایەتی کچەکەی تریشی وەفاتی ئەکات زۆر بەوە خەفەت ئەخواتن پێغەمبەری خوا دواتر سەلامی خوا لەسەر بێ ئاگا بە ماڵی کەلثوم و عوثمانە و ئەبوو بەکر و عومەری فاروق خوا لێیان ڕازی بێ و عەلی و بەشێک لە پیاوانی ئەنسار هەمویان دێنە ماڵی عوثمان چونکە کچەکەی پێغەمبەری خوا و خێزانی عوثمان لەسەرە مەرگایە پێغەمبەری خوا چێتە لای کچەکەی خۆی ئەبینێ بە حاڵەتی جانەڵە و بەخشینی مەرگیایە فرمێسک لە چاوەکانی پێغەمبەری خوا دێنە دەخوارەوە چاوەکانی پڕ لە فرمێسکە بن پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بەڵام زمانی پێغەمبەری خوا شتێکی ناڕازی ناڵێ تەنها ڕەزامەندی خۆی ئاشکراکە ئەڵێتەوە بۆ خوا جەلە جەلالوه تەنها سەبر و ئارامیەکی جوانە بیندرێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئالەو کاتە ڕوحی پاکی خاتو کەلثومە بەرزە بێتەوە بۆ لای پەروەردگار ڕاضیەتە مەڕضیە هەم خوا لێ ڕازیە ئینشاء الله و هەم ئەویش لەو بەشەی کە خوا پێداوە ڕازیە بێ لەو کاتە ئەسمائی کچی عومەیس و صەفیەی کچی عەبدولموطەلیب و عەتیەی ئەنساری دەست ئەکەن بە شوشتن و کەفنکردنی پاشان جەنازەکە کەوێتە ڕێ بەرەو بەقیع گۆڕستانی بەقیع کەلثوم بۆ هەتایە تا ڕۆژی دوای ئەخرێتە نێو گۆڕەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چاوەکانی پڕ لە فرمێسکیەوە بە زمانێکی پڕا و پڕ لە ڕەزامەندی خوای پەروەردگارەوە سەبر و ئارامیەکی بێوێنە بیندرێ لە نێو هاوڵانە بە بێدەنگی فرمێسەکانە ڕێژێ عادزە خەفەتبارە دڵتەنگە بەڵام ڕازیە بە قەزا و قەدەری خوای پەروەردگار بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حاڵەتانەش گریاوە خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرکەوت و سەرفراز بکە لە هەموو ناخۆش و خەم و دڵتەنگیەک بمان پارێزێ والسلام علیکم ورحمة الله وبركاته.